کاک لەوەر زۆر سپاس بۆم دیدارە وەکەوەی کە ئێمەی بینین و ئێستاکەش کە من ئەمێ بەکاری بێنم هەر لەم لاهور شێخزەنگی ناونیشانی لاهور شێخزەنگی چی لێستایە؟ بگورتێن گەشتم لە پرسیارێک ناونیشانی لاهور شێخزەنگی چی لێستایە؟ وەڵا لاهور شێخزەنگی هاوڵاتیەکی هەرێمی کوردستانە کە دەوێت گۆڕانکاری بکات لە هەرێمی کوردستان. من ئێستا خۆتان ئاگادارن لەوانەیە سەرۆکاتی ڕەوتێ بکەم بە ناوی بەرەیگەلەوە. من خۆم لە ئێستادا پاڵپشتی ئەو ڕەوتە دەکەم بڵێ خۆتان ئاگادارن هەم خۆشم بەربژێر کردووە لە بازنەی سلێمانی لەناو ئەو ڕەوتە و لە هەوڵی ئەوەی داین کە گۆڕانکاری بکەین بەڕاستی و هاوڵاتیان لەم هەموو مەینەتەی کە لە ڕابردوو بەهۆی سیاسەکانەوە تووشیان بووە دەرباز بکەین. ئەوەی کە هەبێت لەبارەی بەرەیگەلەوە کە باست کرد لەمان ڕابردووە وەکەو باسەکرا بەرەیگەل کۆنگرەی کردووە بەڵام ئەمانە هەروەکو زانیاری گەشتە میندیاکان نەجەنابێت بەڵام ئەمە تاکو ئێستاکە نازانین بۆ نەچێ سەرۆکاتی بەرەیگەلەکات سەرکردایەتەکەی چێە ئامانجەکەی بە تەواوەتی ڕەنگە بۆ خەڵک ڕوون نەبێت ئەمە بۆچی ئەمە با بڵێن ئەمە پەیوەندیکەم بە با بڵین پامێکی پێشووتری خۆتەوە کە باسی لەوە دەکرێت هیوادارم کەس ڕێگری لێ نەکرێت لەوەی بێت چێتە هەڵبژاردنەوە ترسێک دیارە باوا بڵێم بەداخەوە لە هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراق ئەوەی کە من بۆم دەرکەوت هەوڵێک هەبوو بۆی ڕێگری لە من بکەن بە شخصی کە بەشداری بکەم لە پرۆسی سیاسی جارێکی تر و زۆر هەوڵمدا کە حیزبێک دروستکەم لە ڕێی عێراقەوە دەبینیم خەڵکانی کە بەشدار بوون لە حکوومەت لایەنگری یەکێتی نیشتمانی کوردستانیان کردووە هەوڵیاندا ڕێگری و ئەرقەلە دروستکەن. هەر ئەوە وای کرد کە من خەڵکانێکی تر ڕاست بێرم بەڕاستی بۆ دروستکردنی حیزبێک بێ ئەوەی خۆمی تێدا بووم لەبەرەوەی من دڵنیا بووم ئەگەر خۆمی تێدا بوومایە بە هەر شێوەیەک لەوانە نەیانتوانی بە ئیجازەی ئەو حیزبە وەربگرن. لە ئێستادا ئیجازەی ئەو حیزبە وەرگیراوە و لە ڕێی ئەو حیزبەوە لیستێکی هەڵبژاردن ئامادەکراوە. من خۆم بەشدارم لەو لیستە پاڵپشتی ئەو لیستە دەکەم. قسێکی کوردیە تۆ لەگەڵ فێڵباز دەبێ بە فرتوفێڵ بکە بەداخەوە کە وای لاتۆ لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان وای لاتم خۆزگا خوازیار بووم کە پرۆسەی دیموکراسی باڵا دەست بە لە هەرێمی کوردستانەوە من و تۆش و هەموو هاوڵاتێکی تر بیتوانی بە بەڵام بەداخەوە دەبینن ڕێگری دەکرێت لایەن حیزبانی دەسەڵاتەوە. باسی شتێکت کردوتت ئەوەی کە سیاسیەکان کردویانە لە ڕابردووە ئێواتانە چایکەنەوەڵێن ناوەڕۆکی پامەکەت بەم شێوازەیە بەڵام لە زروفێکی شاد جنابتان بۆ کەسی یەکەمیژنەوە بێتن کەسێکی باڵا دەست بن ناویەکەتی نیشتمانی کوردستان مەژ ڕخنێکە لە ئێواگیرێت ئاياتوانن ئەوە ئاياتوانرێت ئەم هەڵانی کە ئەگەر لە ڕابردووە ئەگە خۆت بەشدار ویتیا ڕاست بێتەوە. جارێ من خۆم 20 ساڵ پۆستی ئەمنیم هەبوو لە هەرێمی کوردستان و شانازی بەو پۆستەمەوە دەکەم لە بەرەی من تاڕادەیەکی باش لەگەڵ ئەو تیمەی هەمان بووە لەگەڵ دام دەستگا ئەمنیەکان ئاسایش و ئارامی بەرقرار بکەین لە هەرێمی کوردستان و ئەو ئاسایش و ئارامیە بووە هۆی ئەوەی کە وەبرهێنانان بێنە ناو هەرێمی کوردستان و کوردستان بەرەو ئاوادانی بڕوە. من پۆستی حیزبی وەکو پۆستی ئەساسی ساڵ و نیوێک هاوسەرۆکی یەکێتی بووم لەو ساڵی نیوە نۆمانجی خەریکی نەخۆشی کۆرۆنا بووم. ئەگەر بینی بەتان لەوانەیە شایدی ئەوم بۆ بدەن تاکە سەرکردە بووم کە لە ناو خەڵکا بووم لە دروستکردنی مستەشفا من بووم بە کاری خێرخوازیم دەکرد کەس ئامادە نەبوو بچێت لە شار و شارەچەکان تاکە کەس بووم کە یەکەم کەسیش بووم کە تووشی کۆرۆنا بووم بەڕاستی. ئەمە نۆمانگەکەی تری بە هاوپەیمانێتی لەگەڵ بستنەوەی گۆڕان لەگەڵ لایەنەکانی تر ئامادەکاری بۆ هەڵبژاردن بەداخۆ ئەم کاری بەسەرهات بەڵام بخۆم لە بەرپرسیارەتی نادزمەوە لە هەموو شکستەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بەرپرسیارم لە هەموو سەرکەوتنەکانیشی بەشدارم تا ئەو کاتەی لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان بوو. ئەوەی کە زۆر باسەکرێ بەشێک لە وڵاتیان بێماڵێن لە ئێمە پرسن ئەوترێت ئەوەی کە ئەم جوڵانەی لاهور شێخزەنگی کردوێتی ڕەنگە لە کۆتایی وەکو جوڵانەوەکەی دکتۆر بەرهەمی لێبێت لە کۆتایی یا بە پۆستێک بگەڕێتەوە ناو یەکێتی. یەکێتی بۆ من مێژووە یەکێتی بوو بە مێژوو بۆ من ئەگەر دەفەت بێت بوو بە مێژوو بۆ من بەڕاستی وەکو باسم کرد شانازی بە هەموو ئەو ئیش و کارانەمەوە دەکەم لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان ئەم یەکێتەی ئێستا بەڕاستی بۆ من بۆ بە مێژوو چکامە ئەم یەکێتی نییە کە من تەمەنی خۆم لە پێناودا سەرف کرد لە ئێستادا من لە ناو جوڵانەوەیکی نوێدام بە هیوای ئەوەی کە بتوانین گۆڕانکاری بکەین لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە مای پێشوە باسی لێدوانێکە ڕادگەیانوتێت هەڵبژاردن ئەنجام نادرێتێتی و پارتی ڕێکەوتون کە هەڵبژاردن ئەنجام نەدرێت ئەم ڕێکەوتنە چۆنە بەچی شێوازەکار ئەمڕۆکە باڤڵ تاڵەبانی وتی کە هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێت و دوان ناکەوێت. هیوادارم وا بڕیانێ داوە لە ماڵی کاقوبات هەڵبژاردنەکە بکەن لە هەولێر هیوادارم من خۆم حەزەکەم چکە من تاکە نەفەسی من هەڵبژاردنە من ڕێکەوتنە چۆنەکە باسیەکەی من پێم وایە ڕێکەوتن کراوە ڕاستەم قسانە دەکرێت بۆ ئەعلامە گینابا یەکێتی فەرموو بتوانێت هەڵبژاردن کە من خۆم بەشدارم لە هەڵبژاردنی گەریکێتی بیکە بەبێ پارتی ئامادەم هیوادارم بتوان بیکەن دەچم لە ماڵەکەی کاقوبات لە هەولێر لە سنووقی کە دایان ناو لەوێ دەنگەدەم
هیوادارم ئەگەر بتوانن بیکەم بەڵام خۆی ئینسانە بێ واقعی بێ ئەمە تۆ بتەوێ وەزارەتی ناخۆ بەدەست پارتی دموکراتی کوردستانەوەیە وەزارەتیشی معنیە لەگەڵ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردن ئەگەر پارتی بێوێ دەتوانێت ئەرقەرە دروستکە بەڕاستی هیوادارم کە ئەرقەرە دروست نەکاوە لێ بگەڕێ هەڵبژاردن لە کات و ساتی خۆی وەکو کۆتا پرسیار ئەگەر بێتە سەرباری ئەوەی کە بەم نەپچنە پەرلەمانەوە ڕێژەکانتان هەرچیەک بێت بەشداری حکوومەتەکەن یاخۆت هەر وەکو ئۆپۆزیسیۆن بێنەوەمان نەدا بەڕاستی ئەمە ڕێژەی دەنگدان و بەشداریکردنی هاوڵاتیان لە پرۆسی هەڵبژاردن هەموو ئەوانە ئەمە بۆ دوای هەڵبژێرم ئینشاءالله بەدڵنیاییەوە کورسی باش دێنین چاوەڕوان نانزانم چەند بەڵام هەشتاش دەڵێم بەس لە سەدمان زیاتر نیەگەنا زیاتر مەوت زۆر سپاس بۆ لاور شێخجەنگی کە باسی هەم ڕاوتە سیاسیەکەی کرد لە هەمان کاتیشە باسی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانی کرد سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون